دوای پێداگیریەکانی بەغدا لەسەر دۆسیەی نەوتی هەرێمی کوردستان و گەڕانەوەی دۆسیەکە بۆ ژێردەسەڵاتی حکوومەتی عێراق، شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدایان کرد. شاندەکە داوایان کردووە بانگهێشتی ئەو کۆمپانیانەی نەوتی هەرێم دەردەهێنن و بە بازاڕی دەکەن بۆ دادگا ڕابگیرێت و دوای بخەن. هاوکات داوایان کردووە کۆمپانیای سۆمۆ پەیڕەوی ناوەخۆی هەموار بکاتەوە و جێگری سەرۆکی کۆمپانیاکە پشکی هەرێم بێت و دوو نوێنەری هەرێم لە بەڕێوەبردنی کۆمپانیاکەدا هەبن. لە پاڵ ئەوەشدا مافی ڕەتکردنەوە ڤیتۆی لەسەر ئەو پرسانە هەبێت کە پەیوەندیان بە هەرێمەوە هەیە. تأكيد لەسەرەوە کراوەتەوە کە ڕقەمی حەقیقی ئیراداتی هەرێمی کوردستان تێدا تەثبیت کراوە، بە تایبەتی ئیرادە نانەوتیەکان تەثبیت کراوە و ڕقەمی حەقیقی خەرجەکانی هەرێمی کوردستان تەثبیت کراوە و جگە لەوەش ڕقەمی میلاک با بڵین ژمارەی میلاکی حکوومەتی هەرێمی کوردستانیش تەثبیت کراوە. بۆ یەکەم جارە لە دوای ساڵی 1991 کارێکی پێکەوەی لە نێوان ڕقابەی مالی هەرێم و ڕقابەی مالی ئیتیحادی بکرێەوە بەرهەمێکی هەبێ. هەرێمی کوردستان پێشنیازی کردووە دوو کۆمپانیا بۆ دەرهێنان و بە بازارکردنی نەوتی هەرێم دامەزرێنن. ئەو دوو کۆمپانیایی هەرێم تایبەت بە نەوت هەماهەنگیان لەگەڵ کۆمپانیای سۆمۆ هەبێت و هەرێم بەردەوام بێت لە فرۆشتنی نەوت و سەرپشکردنی هەرێم لە هەڵبژاردننی هەژمارێکی بانکی و بەڕێوەبردننی داهاتی نەوتی هەناردەکراو. بەردەوام ئەو چارەسەرانە پێشکەش دەکرێن بە پێی عورفی سیاسیانە بە پێی مەنهەجی هێزە سیاسیەکانە. بۆیە چارەسەرەکان چارەسەری سیاسی دەبێت نەوەک چارەسەری دامەزراوەیی. ئەمە شوا دەکات تەمەنی چارەسەرەکان کورت بێت. لە 15 شوباتی ئەم ساڵ دادگای فیدرالی یاسای نەوت و غازی هەرێم و فرۆشتنی نەوتی هەرێمی بە نایاسایی ناساند و داوای لە حکوومەتی هەرێم کرد دۆسیەی نەوت ڕادەستی حکوومەتی عێراق بکات. حکوومەتی هەرێم بە زۆر ڕێگا لەگەلێک دەرگایدا بۆ ئەوی مەلەفی نەوت لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێبێنێت، بەڵام بڕیارەکەی دادگای فیدرالی 2000 سەرجەم ئەو ڕێگا و دەرگایانەی بەڕووی حکوومەتی هەرێم داخست. ئێستا حکوومەتی هەرێم جگە لە ملکەتبوون بە بڕیارەکەی دادگای فیدرالی هیچ ڕێگایەکی دیکەی لە بەردەمدا نەماوەتەوە. زیاد ئیسماعیل نارتی، بەغدا.